سڵاوتان نەبێ بینەرانی شارپرێس. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان کارەبای ماڵانی بە 40 ئەمپێر دیاری کردووە. لە کاتێک بەکارهێنانی کارەبای زیاد کارەباکە ئەکوژێتەوە، پێویستە بەکارهێنەر چەند خولەکێک بۆستەیە بۆ ئەوەی کارەباکەی هەڵکرێتەوە. هاوڵاتیان گلەی ئەو دەکەن کە وەک پێویست ناتوانن سوود لە کارەبای حکومی وەربگرن و لە کاتی هاتنەوەی کارەبای حکومیدا ناتوانن بە شێوەیەکی پێویست کارەبای ماڵەکەیان بەکاربێن و ئامێرەکان بە شێوەیەکی پێویست داگیرسێنن. گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین لەگەڵ بەڕێز سیروان محەممەد و تێبێژی بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانی. کاک سیروان سڵاوت لەبێت. سڵاو لە جەنابیشت. دوا گۆڕانکاریەکانی پرۆژەی پێوەری زیرەک ئەگەر باسی شاری سلێمانی بکەین بەکوێ گەشتووە؟ تەبەندارە و پرۆژەیە کواشکرای لە مانگی نوێی ساڵی 2009ەوە لە پارێزگای سلێمانی دەستکراوە بە دانانی ئەو پێوەرە. تا ئێستا تقریباً 365,000 هاوبەشی کارەبا لە ناو شاری سلێمانی و لە دەرەوەی شار پێوەریان بۆ دانراوە. کۆمەڵک شوێن ماوە، ینی چەند ناوچەیەکی سلێمانی کە بۆیان نەبەستراوە، یەکێک لەوانە ستێکانە ناو بازار، مەسەرەن قەراخ، سەیسایەق، پێنجوێن، سنووری ماوەت و ئەوانە ماون. ئیشەڵا دوایەوەش وردە وردە بۆ هەموو پارێزگای سلێمانی دانرێت. بەڵێ هاوڵاتیان گلەی ئەوەکەن وەکو پێویست ناتوانن سوودی لێ ببینن. ئەو هاوڵاتیانی کە پێوەری زیرەکیان بۆ بەستراوە ئەڵێ بەداگیرسانی چەند ئامێرێکی کارەباکەمان هەڵەسێتەوە و پێویستە چەند خولەکێک بۆسین تا کارەباکە بێتەوە. ڕاستەکەیمە دوو کێشەمانە. یەکەمیانەوەی کە خۆی کارەبا لەم کاتەیە کەم بۆتەوانێ، ینی بڵین سەعاتەکانی پێدانی کارەبا کەم بۆتەوانێ. ئەمە یەکێکە لە گلەیەکان و خەڵکی شاقی خۆیەتی و من خۆزگا ئێستا مناقەشەی ئەومان نەکردایە کە مەسەرەن دۆخی کارەبا ئەوانە، چونکە بەڕاستی تر کاتێەوە هاتۆ بێم کێشەیە چارەسەر بێ و کۆتایی پێبێ، بەڵام بەداقەوە چارەسەر نابێ. کێشەی دووەمیان ئەوەیە ئێمە کارەبا لە چەند ساڵی ڕابردووە فری بووە، یعنی سنووردار نەبووە. تۆ چەندێ بەکارهێناوە بەکارهێناوە، ئیتر چەند ئامێرێ بەکارهێناوە هیچ کێشەت نەبووە. بەس ئێستا ینی لیمیتیدێک کراوە، ینی وەزارەتی کارەبا لیمیتیدی کردو. ئەم ئێمە کاتی خۆی لە ساڵانی ڕابردووە کە کارەبا فری بۆ ژوێن نەداوەتی چەند بەکارهاتووە، مانگ هەبووە 100 محاویلەی گەڕەکەکان سوتاوە، مانگ هەبوو با 1 میلیارد دینار محاویلەمان سوتاوە لە گەڕەکەکانە، قاتعەکانمان هەمووی ئەسوتا لەبەر ئەوەی یعنی کۆنترۆڵێک نەبوو بۆ بەکارهێنانی کارەبا. وەزارەتی کارەبا بەم پێوەری زیرەکە هات لیمیتیدی کرد، یعنی سنوورداری کرد، ئەویش نەک بە ڕێژەیەکی کەم، بە ڕێژەیەک کە بڕێک کارەبای معقول بێ کە بتوانێت هاوڵاتیەک لە ماڵەوەیە ئەو جیهازانی کە پێویستێتی و بەکاری بێنێ بەبێ کێشە. بەڵام وەکو پێم وتی ئێمە تقریبان ئێمە 365,000 دانراوە. ئێمە ئەو پێوەرانە ئێستا لیمیتێت کراون بە 40 ئەمپێر. بەڵام هەندێک هاوڵاتی تەبان بەپی ئەو داتایانی کە لە کۆنترۆل سنتەرەکەەوە ئەگەڕێتەوەوانێ ڕەنگە با بڵێم ڕۆژانە 500 کەس یا 1000 ماڵ پێوەرەکەیان ئەکوژێتەوە بەهۆی زیاد بەکارێنان چوونە سەر و 40 ئەمپێرەوە و تەبان ئەمەش ئالێتی خۆی هەیە. یەکەم جار بۆ ماوەی 2 دقەونی و ئەکوژێتەوە وەک ئەگەدارکردنەوەیەک، یعنی تۆ شت کەم کەرەوانی. ئەگەر شتێک کەم کردەوە خۆی بە تەبیعی هەڵەبێتەوە، هیچ کێشەی نامێنێ. ئەگەر هاتوو کە من نەکردەوانێ تا 3 جار ئەکوژێتەوە، دوایی بۆ ماوەی نیو سەعات ئەکوژێتەوە، یعنی وەکو بۆی تۆ ئیتر دەستی پێوە بگری. بەڵام ئێمە هەندێک گلەیەکەن، یعنی مەسەرەن لە کۆمنتی پەیجەکەمانایی بینین لە زۆر شوێن ئەبیستینەوە، لە میدیاکان ئەبیستینەوەنێ ئەڵێن ئێمە 40 ئەمپێریش بەکار ناهێنین کەەوە پێوەرەکەمان ئەکوژێتەوەوانێ. بەڵام دیارە ئێمە شت ینی هەر کات هەر شوێنێک ئێمە زۆر شوێنمان ینی زۆر ماڵمان تاقی کردوتەوانێ کە وتێتی من مەسەرەن نەچوومەتە 30 ئەمپێر یا 25 ئەمپێریش ئەکوژێتەوانێ. و ئێمە ئێستاش دووبارەکەینوانی ئەگەر کەسێک گومانی هەیە ئەو تەبانەوەش ئامێرە، ینی ئەمە ساعتمان زۆر سوتاوە تەبیعیە، ینی ئەوەش وەکەر ئامێریکی تر بسووتێ یان کێشەی تیاابێ. هەر ماڵێک ئەگەر گومانی هەبێ ئەتوانێت چێکیکەنێەوە بۆی یا خۆی کارەباچیەک بەرێت کلامپێکی لێدا پێوەرە، یعنی لەگەڵ ئیشپێکردنی ئامێرەکانی یا قیاسەکە بک بزانێت چەند زیاد و چەند کەمەکە، ئەو وەختە ئەگەر کێشەیەکی هەبوو پێوەرەکەی ئەوە بۆیە گۆڕدرێت. بەڵام ئێمە ئەسلی مشکلەکە ئەوەیە کە کاگەڕەوەن کە کارەبا کەمە بێتەوانێ ساعاتەکانی بە بەردەوامی لۆت زیاکە، چونکە
ئەو کاتە هاوڵاتی ناچارە لەبەرەوەی سەعات کەم بۆتەوانێت چەند سەعاتێکەیە با بڵین مەسەلەن 10 سەعاتێ 12 سەعاتەیە کات بەعزێ شەو کارەبا هەیە ئەو خەوتووە سوودی لێ وەرناگرێ یا ڕۆژ کارەبا هەیە لە جەدولەکی وایە لە ماڵەوە نیە لە دەوامە یا لە دوکانە ئەو کاتانی کە لە ماڵە ئێوێ هەموو ئیشەکانی بکە جل پشووە ئەو گەرم کات و زانم کۆمەڵێک ئامێر هەیە ئەگەر ئەمانە بێکەوە بن بێگومان ئیش پێ بکەن لۆت زیاکە بۆیە لەم کاتانەیە لە وەرزی زستانە گرفتەکە ئەوەیە هەتا سەعاتەکان کەم بێتەوە لۆدەکەش بەرزە بێتەوە چونکە خەڵک هەوڵەدا لە کاتی کارەبای نیشتیمانی کە ئەتوانێت کۆمەڵی ئامێر هەیە کە بە مۆلیدە ناتوانێت ئیشی پێ بکە ناچارە بە کارەبای ڕئیسی ئیشی پێ بکە بەڵام ئێمە ئەسڵی مشکلەکەمان ئەوەیە ئیتر يعني بي خلق رابع يعني بدا يعني مو وزارته وكهرباكي تحديد كردو بتشل امبير ابي بي تو تنظيمي امير كهربائيه كان لما مالكي خوتا ببي او تشلبكيت كان نجيتا او رينجو كشي كوجانا ود بو دروز ببيو تشاوران بكيتو بكهرباء ببي لبروا يعني اما يعني داواكارم يعني هاولاتيان يكم تشيكي او جهازانيان بكنواني ككهرباء قياس بزان امريكانيان شان امبيري شو كتا استا همو هاولاتيك مرجني بزاني امريكاني شان امبيرا يعني مثلا رنگ كابريا يترك ريلا مالوا اي لبازار يعني نازانيت شان امبيرا يا مثلا بويلركي بالضبط مثلا 3000 واتا بويلر هي او كخريت الجر حمامه وهي 2000 يعني اكاتا 6000 وات اكاتا تقريبا 25 امبير او بس بتنيا لبرو همو امانه ابي او هاولاتي امريكاني بزانيت كشونا كاكسيروان هاولاتيان لي اواكن على پرۆژەی پێوەری زیرەک لە ناو شار لە ناو سنتەری شار و دەستی پێکردووە لە گەڕەکە ئاساییەکان و دەستی پێکردەوە بەڵام لە سیتیەکان لە باخ و vێلاکانی دەرەوەی شارەکان لەوە دەستی پێ نەکردووە کە ئەوان دوو هێندەی ناو گەڕەکە ئاساییەکانی ناو شارەکان کارەبا بەکارهێنن خۆی پێوەری زیرەک کە دانرا لە کارگەکانەوە دانرا ینی کارگە گەورەکان یعنی بۆی بەرچاوڕون ئێستاش هەموو مەسەرەن بۆ نمونە لە مەرگەپان دانراوە ینی هەموو ئەو شوێنانی کە هەیە یعنی تەنها منتیقەی سیتەک ماوە لەبەرەوەی خۆی ئەسڵەن منتیقەی چوارتان نەچوونەتە ئێستا بەڵام هەمووی سێڤای کراوە ئەوانیش لە بڵین لە ئایدێکی نزیکە ینی لە چەند مانگی داهاتووە بۆ هەمووی دائەندرێ يعني هیچ شوێنێک بەجێ ناهێڵدرێ يعني کە ئەوەیە بڵین و بۆ نمونە ئەگەر دوایی ئێمە بە سەیری بۆ نمونە ئەگەر بڵین سیتەکمان بەجێهێشتووە سیدەک 2 فیدەرە ئێمە لە سلێمانی 600 فیدەرمان هەیە کارەبا وەرەگرێ یعنی لە 2 فیدەر لە 600 هەر دیار نییە لە چاو ینی حەجمی ئەو لۆدە زۆرەی کەوکو کارەبا هەمانە لەبەرەوە یعنی ئێمە بەپێ ئەو پلانی کە وەزارەت هەیەی هیچ شوێنێک نامێنێ ئەم ساعتی بۆ دانەندرێ و ڕاستیشە ئێمە کاتی خۆی وەزارەت زۆر مارکتینێکی زۆری کرد زۆر وەسفی ئەم پێوەری کردکەوە بەم پێوەرە کارەبا چاکە بێوانە ڕاستە ینی ئەمە خەڵک شتێکی وای لە خەڵک دروست کردکەوە کە بۆردەکەی بینی لەسەر عمودەکان و کە کارەبای زیرەکی بۆ دانرا ساعتی زیرەک ئیتر کێشەی کارەبای نامێنێ بەڵام ئەم پێوەرەکە دانرا و یەکەم تا ئێستا تقریبا ملیۆنێک و شتێک کارەبای هاوبەش لە کوردستان بۆی دانراوە هێشتا 500,000 کە هاوبەش ماوە بۆی دابنرێ دوو هێشتا بە تەواوەتی سیستەمەکە و سۆفتوێر و شتەکەی هەر هەمووی بە تەواوەتی نەکەوتۆتە ئیش و ئیشی پێ نەکراوە چونکە تۆ یعنی ئەمە وەکوە بەشێکی جزئی ئیشی کردووە بەڵام ئێمە وەکو یعنی زۆر مشکلی بۆ ئێمە حل کردووە یعنی ئێمە مەسەلەن ئەو شوێنانی کە پێوەری زیرەکی بۆ دانراوە پاریش و ئەمساڵیش کە محاویلەمان نەسووتاوە ساڵان ئێمە یعنی بە سەدان محاویلە ئەسووتا لە گەڕەکەکە بۆ بە دوومانگ بە عفو بە 2 هەفتە و 3 هەفتە بێکارەبا بووە نەتوانراوە محاویلەکەی چاکرێتەوە یا تازی بۆ دابدرێت دوو کۆمەڵێک کێشەی فەنی هەیە هەمووی ئەمانی حل کردووە بەڵام هاوڵاتی چی ئەوێ کارەبایە لە ئێماوێ یعنی من ئەم قسانی بۆ ئەەکەم بۆی باسەکە مەڵێ مای کردوی نەکردووە خەڵک یەک نەتیجەی لە منەوێ کارەبا هەیە نییە لە ئێستاە ئەوە نابینێ کە ئەوەی نەبینی هەر قسەیە بکەم من ئێستا خەڵک ڕەنگە هەر قجنیویشم پێ باشە لە سەرەتای پرۆژەی پێوەری زیرەکە باز لەوە ئەکرا کە بە بەستنی پێوەری زیرەک بۆ تەواوی بۆ نمونە پارێزگای سلێمانی بێنینەوە بە نمونە بۆ تەواوی پارێزگای سلێمانی کە پێوەری زیرەک ببەسترێت کێشەی کارەبا چارەسەر بێت کارەبا زیە ئەکات ئەسڵەن باوا باسەکرا کە ئەمە بەرپرسی کارەبا وتوێتی یەکێ لە بەرپرسەکانی وەزارەتی کارەبا وتوێتی کە مۆلیدەش لا ئەبرێت بەڵێ خۆی زانی چۆنەوەکو پێم وتی ئەمە لە بیدایەتەوە زۆر وەهمێکمان دروست کرد بەوەی کە
کێشەی کارەبا ئەگەر پێوەری ئەبێتە هۆی لابردنی مۆلیدە خۆی ینی مۆلیدە تەحسیل حاصڵە یعنی لە نەتیجەی بێکارەبایی و کەمی کارەباوە دروست بووە هەتا بێکارەبایی بمێنێ مۆلیدە ئەمێنێ لەبەرەوە ناتوانانی تۆ مەسەرەن بڵێ من ئەگە پێوەری زیرەک کێشەکەم بۆ حەلەکە ئەبی بە 24 سعات ئەو وەختە خۆی ئۆتۆماتیکی نامێنێ بەڵام تا تۆ ئەگەیتە ئەو کاتە مۆلیدە هەرەمێنێ و چونکە بۆ ئەو وەختە تۆ کە نەتوانی 24 سعات و 20 سعات بیت مەجبوری تۆ ئەو بێ ئەو قەرارە ناتوانانی بیت لەبەرەوە بەڵام وەکو پێم وتی مۆلیدە تەحسیل حاصڵە لە ئەنجامی بێکارەبایی دروست بووە لەبەرەوە تا کارەبا بەردەوامە بێ مۆلیدەش هەرە بێنێت باز لەواکرێ هەنێ لە هاوڵاتیان بۆ ئەوی کە پێوەرە زیرەکەکەیان نەکوژێتەوە و چاوەڕێ ئەوە نەکەن تا کارەبەکەیەتەوە خۆیان لە ماڵەوە وەکو کارەبای مۆلیدەکە چۆن جۆزەی دەرەوە جۆزەی ناو ماڵ هەیە ئەمان ژنەوە ماڵەکەیانە جۆزێک بۆ کارەبای ڕئیسی دابنێ خۆی ئەمە شتێکی خراپ نییە ینی ئەگەر ئەمە بکەیت تۆ جۆزەیەک خۆی ئێمە سعاتەکەمان 40 ئەمپێرە ئەگەر تۆ بێ لە خوارەوە بۆ ئەوەی ئەو کێشە و بۆ دروست نەبێ و کێشەی کوژانە و سەریەشەد نەبێت و ئەگەر جۆزەیەک دابنی لە خوارەوە لای سعاتە کۆنەکە بە 35 ئەمپێر ڕەنگە زۆر شتێکی باش بێ ئەوە چکە ئەو کاتە تۆ لە 35 ئەمپێر ئەمی خوارەوە کوژێتەوە سعاتەکە و پارێزراوە بێ کێشە و ئەمە هاوڵاتی ئاسایی بە هیچ زۆر بە ئاسانی ئەتوانێت کارەباچێک بێن توانێت کارەباچێک دابنێ و ئەو سعاتە دابنی هیچ کێشەی نییە بەڵێ 40 ئەمپێر دیاری کراوە 40 ئەمپێر بەشی پێویستی ماڵێک کات واللهی ئەو 40 ئەمپێرە دیراسە کراوە یعنی لە خۆیەوە وەزارەتی کارەبا داینەناوە یعنی هاتووە بزانێ پێویستی ماڵێکی ئاسایی چەنە مەسەرەن بۆیلەر دوو تەلەڤیزیۆن دانراوە سەتەلایت و کۆمپیوتەر و چەند گڵۆپی پێویستە بۆیلەرێکی پێویستە بەڵام ڕەنگە بۆیلەرێکی 3000 دانەنرا بێ مەسە 1500 واتی بێ مەسە بەکارهێنانی مجەفیفە و ئەمانە هەمووی بەتەر هەمووی دیراسە کراوە ماڵێک چەندی پێویستە ئەنجا ئەو 40 ئەمپێرە دانراوە و من ینی بەڕقەمێکی کەمیشی نازانم ینی ئینسان ئەگەر بە شێوەیەکی چۆنەڵی بابڵی سەیڤ ئینەرژی ینی بە شێوەیەکی دەستپێوەگرتن و بە فێڕۆنەدان بەکاری بینی وەڵاهی بەش دەکا ئەتوانین بڵێن پێوەری زیرەک لە سوودی هاوڵاتیانە وەڵاهی خۆی هەدەفەکە ئەوەیە و من دڵنیا دەکەم و تاکە پرۆژەیە کە بتوانێت کە کێشەی کارەبا حەلکە ئەگەرم پرۆژەی فەشەل بێنێ بە حیاتی ئمە کێشەی کارەبا نابینین چارەسەر ببێ چارەسەر نابێت نەخێر باش ئەگەر ئەمە نیکە بەدەر لە پێوەری زیرەک کۆتا پرسیارم قەرزی کارەبا لای هاوڵاتیان وەلای کارگەکان وەلای شوێنە گشتیەکان بە شوێ گەشتووە وڵاتەبان قەرزمان زۆرە ئەمە نزیکەی 505 میلیارد قەرزمان هەیە ئیتر ئەمە ماڵانی تایە تیجاریە و سەناعیە و حکومیە و کشت و کاڵیە زۆرترین قەرزمان لای پرۆژە پیشە سازیەکانە تیجاری 40 میلیارە حکوومەت 9 میلیارە هاوڵاتیان 121 میلیارە هاوڵ حکوومەت ینی بڕیارێکی شیاوە بۆ 2 مانگ هەتا کۆتایی ئەم ساڵ هەر کەسێک کچەپاری کارەباس لە 115 خەسمی بووەکە ینی لێخۆشببوونی بووەکە لە 115 ئەمە لە کاتێکە کە هەموو قەرزەکەی بات بەڵێ هەموو پارەکەی بێبات بەڵێ سواس بەڕێز سیروان محەممەد بوتە بێژی بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی کە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت سواس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمانەوە کاتێک